بۆ دەنگدانی تایبەت داوام لە هێزەکانی ناوخۆ ئاسایش پێشمەرگە ئەوەیە ئەلەم چەند ڕۆژەی کە فشاریان خستۆتە سەریان گوایە کارتی دەنگدانیان کۆپی کردوون لێیان سندون دایی پێیان داونەتەوە تازەترینیان ئەمڕۆ پێیان وتون دەنگ بە چ بەربژێرێکە دەیە بێ پێمان بڵێ چکەی خینە ناو دۆسیەکە دواییشی لەسەرەکەین پێیان وتون ئێمە ئازانین ئێوە دەنگ بە کێ ئەدەن ئەمانە هەمووی فشاری ترساندنە بۆی دەنگ بێنن هیچی ڕاز نییە ئێمە لە خەتین لەگەڵ کۆمیسیۆن ئەو دەنگە تەنها خۆی و خی گەورە دەزانێت بە کێی داوە بە تایبەتتر دەنگدانی تایبەت لۆگۆ و ڕسم و ناوی هیچ کاندید و قەوارەیەکی لەسەر نییە تەنها چوارچێوەی ژمارەکانە دەتوانێت کاندیدی خۆی بەس بە ژمارەکە هەڵ ببژێرێ خوانە بێ کەس نازانێ بە ئازایانە بە ئازادانە هێزەکانی ناوخۆ پێشمەرگە ئاسایش دەنگی خۆیان بدەن لە کەس نەترسن و دڵنیابن کەس ناتوانێت چاودێریان بکە بۆ خەڵکی کوردستان بۆ هەموو ئەو چین و توێژانەی لەو ماوانە بینی و من سوپاسیانەکەم پێیان ئەڵێم قەرزاریانم یەک کەس ئەگەر تەلەفۆنێکی بۆ من کردبێ ناو ژمارەکەی لام خەزنە بۆی قەت لە بیرم نەچێ و ئەوەشی کە نەمزانیوە دڵنیا بێ بە وەفا بین بۆ دەنگ و پشتیوانیان ئەو زۆرینەی ئەوان شانازی پێواکەن بریتێ لە زوڵم و ستەم و نادادی کە با دڵنیا بن نە لە سەددام بە قووەتترە بن نە لە کوڕەکانی ئەویش بەهێزترە بن کە سەرنجامی ئەو زوڵم و ستەمەی لەو وڵاتە کردیان بە چاوی خۆمان دیمان